لە ئەمە مەسەلەی داگیرکاری مێژوویەکی قوڵی هەیە هەر ئەوە نییە کە ئێستا جەشی تورکیا هەر جەشێکی تر بێ لەسەر ناوچەکانی کوردستان لەشکی جەشی بکە بەسەر باشووری کوردستان لە ڕاستیدا تورکیا لە ئەنجامی با بڵێن طموحی سیاسی خۆیان یا تەماحی داگیرکاری خۆیان بۆ بردننی سامان و نیشتیمان و خاکی باشووری کوردستان کار دەکات. لێرەدا ئیستیغلالی کۆمەڵی مەسایل دەکات یەکێک لەوانە عێراقێکی لاواز دەبینێ کە بتوانێت لێوە بتوانێت بێتە ناو خاکی کوردستان و سیاسەتێک پیادە بکات کە لە بەرژەوەندی خۆی بێ و باشووری کوردستان بەرەو شکست و لاوازی بەرەو خەڵکی کوردستان بەرەو داڕمان و لەناوبردن بەرێ. دیارەوە یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەو خاڵەیە کە کورد بە دوژمنێکی سەرەکی خۆی دەبینی ئەو پاکتاوی نەتەوەی و نەژادی دەکات. لێرەدا یەکێک لەو خاڵانەی کە گرنگن کە ئەو توانوێتی با بڵێن ئیستیغلالی کە بۆی بێتە باشووری کوردستانەوانێ ئەو هێزە سیاسیانن کە لە باشووری کوردستاندا بەڕاستی ئەم هەرێمە دەبن بەڕێوانێ. لێرەدا ئەوان توانیوانە بکەونە ژێر هەژمون و سیاست و کاریگەریەکانی تورکیا داگیرکردوانێ. ئەمانە بە شێوازێکی با بڵێن دەستێکەڵکردن لەسەر بەرژەوەندەکانی حیزبایەتی تەسک کەوتونەتە خزمەتە و سیاستەوە کە تورکیا دەخوازێ. لێرەدا بەرژەوەندەکانی تورکیا طموحێکی فراوانی هەیە کە ئێوێ ناوچەکانی باشووری کوردستان کە پێشتر کە ناومان ناوە ویلایەتی مووسڵ لە 100 ساڵی ڕابردوو تا بەبێ ئیتفاقیەکەوە با پێ میساقی میلی کە ئێوە بیجێڕێنێتەوە سەر دەوڵەتی تورکیا. ئەمە سیاستێکی با بڵێن تورکیا ئاکپارتیە کە ئێوە باشووری کوردستان جارێتت داگیرکاتەوە بەهۆی ئەو سیاستێکە فەراغێکی زۆر لە ڕووی ئیداری بەڕێوەبردنەوە بینە لێرە. دیارە خۆفرۆشان یا با بڵێن خیانەتکاران کە سیاستێک دەکەن لەوەی کە چۆن دەستێکەڵ دەکەن لەگەڵ ئەو هێزانی داگیرکردە ئەوە بە هۆکاری ئەوە نییە کە ئەوان بیلەوە بکەنەوە کە هێزێکی نیار لە ناوچەکەدا هەیە کە دژی دەسەڵاتی تورکیایە یا ئەوان کێشەی بۆ باشووری کوردستان دروستکرۆ ڕوبڕووی ئەوە بنوانێ. ئەوە ڕاستی نییە. ڕاستەکی ئەوەیە کە داگیرکردەوە باشووری کوردستان داگیرکان نەوت و سامانەکەی بەرێ بۆ خۆی. ئەو ناوێت هێزێکی سەربازی بێنێت و حکومێکی دەسەڵاتێکی ناسیۆنالیستی تورکی لێرەیە ئاکپارتیانە لێرە پەیڕۆبکە. بەڵام ئێوە بە خودی ئەم خۆفرۆشانە ئێرە ئەم وڵاتە بەرێ بەڕێوانە و لەژێر هەژمون و سیاسەتی ئەواندا دیارە خۆفرۆشانە ئێستا حالیان کار لەسەر ئەوە کراوە دەمێکە چونکە ئیتفاقی 50 ساڵی نەوت و یەکێکە لەو خاڵانەی کە جێگە بەوە دەدا ینی ئیشارەت بەوە دەدا کە ئەو سیاستە لە بەرژەوەندیەوە دە بە بازارکردنی کاڵەکانی تورکیا لە باشووری کوردستانە گەورەترین دەستکەوتی ئابووری بەهێزە بۆ دەسەڵاتی تورکیادا. بۆیە مەسەلەی ئەوەی کە لێرەدا ئەبینین ئەو هێزانێک کە لێرە لەناو خۆدان هێزی لاواز و شکست خواردون بێ ئیرادەن بێتوانان ناتوانن ڕوبەڕێوە بنوانێ ئەکەونە خزمەتی ئەو سیاسە و لەڕێ ئەوانەوە ئەیانەی خۆیان پارێزن چونکە ئەوان لە دوو خاڵەوە خاڵێکیان ئەوەیە کە بەرەنگاری گەل ناتوانن ببنەوە ناتوانن چارەسەری کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگەکانی باشووری کوردستان بکەن لە بۆ ئەم هۆکارانە باشترین چارەسەر ئەوەیە کە پاڵبەن بە خۆفرۆشیدا پاڵ بدەن بە داگیرکاریدا لە ڕێ ئەوانەوە بۆ ماوەیەکی درێژ خۆیان بێنڵوانێ. حتمما نایەن پارێزێ بەس لەوە چێت عمریان تۆزێ درێژ کاتەوە بەڵام لە ئەنجامدا ئەوانە لە بەردەمی میلەتە کەسانی لایەنی سیاسی دۆڕا و خۆفرۆش دەبن کە هیچ کاتێک میلەت ڕۆژە ڕۆژان لەمایان لێ قوبوڵ ناکەوە. ئەوە شوای کردووە کە ئێستا خەڵکێکی زۆر لە شقامدا ڕوبڕێ و سیاست دەبێتەوە قوبوڵ ناکرێت لەوەی کە باشوور تەسلیم بە داگیرکار بکرێت. بەڵێ لە چەند ساڵی ڕابردووە بین لە دوای پرۆسەی ئازادبوونی عێراق لە 2023 وانێگە سێرێکی ناوچەکە بکەین لەژێر هەژمون و سیاسەتی ئێران و ئەمریکادا بووە. دیارە ئەمریکا لە چمکێکەوە لەگەڵ هەندێک لە وڵاتانی داگیرکردا بە تایبەتی تورکیا بەرژەوەندی استراتیژی و اتفاقی سیاسی و هەتا لە حلفی ناتۆدا هاوتەری بن. بەڵام لەلایەکی تری شوانێ دەسەڵاتی عێراقیش لەژێر هەژمون و سیاسەتی ئێراندایە. ئێرانیش کارێکی کردووە کە حکوومەتی عێراقی لاواز کردووە لەسەر بەرژەوەندەکانی خۆی دادۆشینی عێراق و دروستکردنی کێشە بۆ عێراق بۆتە هۆی کە شەڕێکی نەگریسی ناوخۆ لە خودی عێراقدا هەبێ و کە بۆتە هۆی کە با بڵێن ئەوانەی کە سیاست دەکەن لە عێراقدا گرێدراوی ئەو دەسەڵاتە داگیرکاریانە بن کە لە عێراقدا هەیە و پەرلەمانی عێراقی ئەوە کاتە ئەومان پێ دەڵێت پەرلەمانێکی شکست خواردووە بێ پەرلەمانێکی حیزبیە شتێکم بەس مجرڕە شکڵە ینی لە ناوەڕۆک و مەفهومدا ناتوانێت قەرار و بڕیارەکانی جێبگرێ. ئەو لە باشووری کوردستانیژە لە هەرێمی کوردستانیژە پەرلەمانی کوردستان هەمان سیاستە گرێدراوی داگیرکاریە گرێدراوی حیزبی دەسەڵاتن بە ئەو سیاستەی کە حیزبی دەسەڵات لە
باشووری کوردستاندا توانیوێتی کۆنتترۆلی حیزبەکانی ترکا بە ناوی هاوپەیمانی و بە ناوی اتفاقات و بە ناوی چوونە ناو حکومەتەوە بەڵام لە ڕاستیدا با بڵێن دەسەڵاتی خۆی سەپاندۆ بەسەر هەموو لایەنە سیاسەکاندا ئەوانی بێبها کردو بێتوانە و بێ ئیرادە کردووە بەدانی کۆمەڵێک پارە و مڵک و کۆمەڵێک بەرژەوەندی تەسکی تاک بێ حیزبی بێ بۆی لێرە پەرلەمانی کوردستانیش بەڕای من پەرلەمانێکی حیزبیە و وابەستەی حیزبی دەسەڵاتە لە باشووری کوردستانە کە بەڕای من پارتی دموکراتی کوردستانی عێراق